قال رب إني وهن العظم مني واشتعل الرأس شيبا ولم أكن بدعائك رب شقيا وإني خفت بسم الله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه وله أمنا محمد لشكري زرارة تمن باز صالة وتوانين با الحمد لله بفضل خواي بما ودو صالو نما جتاي قرآن بيروز لبركم سرتا بخوي كا أمن كجسكا بوم دميد بردهم داكو باب قرآن بيروزان لبردا كردو مرازعان كردو يعني أوش كارجر لسر من هبو بشويك خوشويست قرآن لاتم لا تسبي يعني هرب لجسكا وحزنا بقرآن بيروز بخوينم أيش باش داكو باب يعني بردوامي هاوكارم بنيارمتيان دام لبوان دخوين نمو فير بتكاني دكردم وروها باشانيش لباشوي كتن قناقيش كم بري وعندك جورتر بوم إيدي كتيكلاوي كساين دي كبوم يعني حزم لي بوك دور بركم جانش أصحاب جيم باب لباشان رداك باب يعني حول عندك كشك من برخ سنين كتابت بكشش قرآني إيدي أوبو دسم بلا بركني قرآن بيروز كردو الحمد لله لا خدمت مع مستاكين دزجاي قرآن بيروز متواكرت داك باب يعني كباش مكر سرتا أوان يعني كبري يارمتيان دم كأمانز من بيام من بيتر بركني قرآن بيروس از إيدي أوج بك روجانا بون داكم يعني تنزار أو اللي دبرسمو باب اللي دبرسمو واروها كأمنيا بردزجان يروح حكمو أمنيا بأهل قرآن أصلا بخلوا بقرآن بيروس كاتش ديار كرام نبو لا هم كاتك داعم بيعني وراها هر كاتك مازال ما بدم خوينت وراها لكاتي كتاب خانش دا سرت قرآن بيروز مدخوينت باشن كمازال ما بادرس مكتب مدخينت كأوش ودش زور بيقعد ما الحمد لله يعني تواناي مكتبش مزوز وبرزبو و لبوش جواز خوين نكش أم سرت تفسير قرآن بيروز مدخوين دوا يعني باشر معناها كتير جيشتم أزود استمبل بركني ذكرت هندي شراط واستمل بين كان دابون هتا بزمن وقتهم بس تتسيا يعني شلون شدي كذا آتي هاوشيوي أوي هي لقل شلون أجر هي كتيكل بيت أو نش مرة ذكرتوها بخوله بمراجعي من بردهم مراجعة مهبو روجانا سوار مراجعة ذكرتوه وهروها لا بتعرف لقات امتحان كانش ده تقريبا ما يقدر ما بيج امتحان كان دزجان يروح مش تقريبا هر سوار ما زارك امتحان ذكره و زاري وهبو يعني لنويج بني وهتا هي ورا خرج مراجعة قرآن بيروز بما أو ذاك تبيني ممكن بيت أمن كبيج أوي قرآن بيروز بخوانم لما كتب ده أصلا باش مهبو بلام بشويش برسانو بلام باش كدست اللي بركني قرآن بيروز كرت كار هنجاوب القرآن بيروز شو بيشوا ذات المكتب برو بيجتهم يعني الحمد لله ببي أوي ببي درجة كانم زور فرق كردي لقال أوي بيجوا كقرآن بيروز بخوانم قرآن بيروز كبري سرتساوي يعني كبري الرجاج بو هتاوكو درس مكتبين يعني بشويش باشتر بخوانم مروه هو كارش بوي بتوام كاتكان رك بخم باي من لبو اواني كقرآن بيروز دخوين اوي كبردوام بنو نيت شامباك بكنو هروا اوانش كبتوان دس بكن هيوادارم بزوترين كاد دس بكن لبر اوي مروف اگر لهر كاتك دابت اگر بيت قرآن بيروز نخوين هر بشمان دبيتوا اگر لدنا بشمان بيتوا او هتا رديك هر باشتا بلام يدي هر بشمان بدلوي كتب تمنش زوتر دس بقول لبركن قرآن بيروز نكردوا وهروها بلام اشتخرابك اوي كالروج دوايده بشمان توت كو وقت بشمان هيك سديش بناجيني وروها همو برانش من هذا كمولوي كوا قرآني بيروز بهيج شويك نابت الرجل لبردم درس خويني قرآن لبردم درس خويني خطاب خانة بلكو زياتري جيارمتي دات كبشويش باشلو أنا كانش تبقيت سكو خداي قر بركة دخاتا كاتا كانتو بركة دخاتا زانستيش لكوتاي دا دوباره سباس خدا كمار وها زور ناخذ المو سباس داكو باب نكم كبهم شويش هاوكار من هتا استا كش دقال دبر هاوكار من هتاوك بتوام زانستيكش برس بينم وهروها سباس ما مستعان دزجان يروح حكمش دكم كبهم بشويش قشتي اندامان وما مستعان وانجمني بالا وهروها بشويش تابلش اما مستعان كلا خدمة القرآن بيروز نبركردو هو دار خداي قرب باشرين شو براش داتو قال ربي أنى يكون لي غلام وكانت امرأتي عاقرا وقد بلغت من الكبر عتيا قال رب إني وهن العظم مني واشتعل الرأس شيبا ولم أكن بدعائك رب شقيا وإني خفت الموالي من ورائي وكانت امرأتي عاقرا فهب لي من لدنك وليا يرثني ويرث من آل يعقوب واجعله ربي رضيا يا زكريا إنا نبشرك بغلام اسمه يحيى
ربي رضيا يا زكريا إنا نبشرك بغلام اسمه يحيى يا زكريا إنا نبشرك بغلام اسمه يحيى لم نجعل له من قبل سميا. طبعا لدواي انتفاضي صالي نواتويك كخلق أو كوسروي توجبو كرد قرانوا بو هولير لسالي نواتودو ما هاد سوي مزقفتي مع كرد سپاس بۆ خوا هەر نەگەیشتە 93 قورئانی پیرۆزم ختم کرد لە لای ئیتر مزگەوتەکان بەو شێوازەی نەبوو کە ئێستا ئەو مەرکەزە تەحفیزانە هەنا ئەو بنکە ئەو وەسائلانە دەبا گەڕابین لە دوو مامۆستایان. سپاس بۆ خوا بەڵام ئەمن دا نەدەنیشتم لەو مزگەوت لە بۆ ئەو مزگەوت ئیتر بەرۆکی مامۆستایانم دەگرت خوا پاداشتی بە خێری مامۆستایان داتەوە ئیتر لای چەند مامۆستایەکی بەڕێز قورئانمان ختم کرد. دەربارەی چۆنیەتی حیفزی قورئان لە ساڵی 2009 لە دەستگای ڕۆشنبیری نوری حیکما کە پەیوەندیم پێوە کردن بووم بە قوتابی سپاس بۆ خوا بە 8 ساڵی تاوای قورئانی پیرۆزم لەبەر کرد. طبعا دایک و بابی ئێمە بەو شێوازی خوێندەوار نەبوونا ئێمەش لەو مەینەتەی بە 8 ساڵی ئینشاڵڵا مەئزورین لای خوای گەورە چەند ساڵ بە 8 ساڵی زۆرە بەڵام لە کاسبی لە ناو سیارەی تەماشام دەکرد وەزعەکە لەو من زۆر ماندی دەبووم. دواتر هەستم کرد منداڵەکانم گوتم با بەو شێوازەی کە لەبەرم کردی بەو ماندی بوونێ ئینشاڵڵا سەوابی زیاترە ئینسان چەند پێ و ماندی تر بیتن. ئەستام کە خوای گەورە ئەو مناڵی پێ بەخشیم هەر لە مناڵیەوە پێش ئەوەی فێرە قسە بی زیاتر ماری خۆمان بە قورئان ئاوەدان کردبەوە لەگەر خێزانم زۆر دەورەی قورئانیمان دەکردەوە سپاس بۆ خوا ماری ما خۆی لە خۆیدا ڕۆژانە هیچ نەبا 5 جزء 6 جزء هەر تیادا دەخوێندرا لە تەمەنی کاتێک گەیشتە 4 ساڵان 5 ساڵان معنی تەمەنێکی بچووکە فێرە پیتەکانی قورئانی پیرۆزم کرد هەر لە ئەلف با تاکو یا و تەواوی حڕەکانشم پێ ئاشنا کرد. دواتر هەر پێشەوەی بستە قوتابخانە تا ڕادەیەک کەلیمەی دەناسی هەر ئەو قورئانەش بوو بووە هۆکاری ئەوەی کە لە قوتابخانەش زیرەک بیتن. ئێمە سەرەتا کاتێک گەیشتە ئەو تەمەنەی کە پشت بە خۆ بەستی هەستام لای مامۆستایەکی بەڕێزم تەسمیلی دەستگای ڕۆشنبیری نوری حیکمەم کرد. مەسەلەی دەرزگۆتنەوەی منداڵان ئەمن لە پاشان دەوری باوکایەتیم دیت دەوری مامۆستایەتیم نەدیت چۆن نمونەی بەوەی بینینەوە بە بوڕغی و سەمونە و ئەو سپانەی کە پێی توون دەکا دەبی گیرەیەکی شەبی مناڵەکە لەو خۆی بڕغیەکەیە سەمونەکەش زانستەکەیە قورئانەکەیە هەر زانستێک بی دەبی مامۆستایەکە بیتن دەبی سپانەکەش مامۆستایەکەیە دەبی ئالێتێک هەبیتن توندیکە بەڵام جگە لەوەش دەبی کەسێک هەبی تەعاونی مامۆستایەکەی بیتن کە کاتێک تەمەنی گەیشتە قۆناغی نێوجەوان تەمەنی گەیشتە 12 ساڵ ئەمن زۆر یارمەتی وەسایلەکانم لەو ڕێک دەخست یارمەتیم دەدا بەس شتی باق و بریقم لەوە دەرازاندەوە ئیتر تموعی لەسەر قورئانەکە هەبیتن معنی کاریگەری زیاتر دەستگا لەسەری هەبوو نەک بەخۆم ئیمن سەرەتا بەس بە مناڵی ئاشنایەتی قورئان لەگەر دروست کردیا فێرە خوێندنەکەم کردیا. سپاس بۆ خوا ئەمن کاتێک پەیوەندی بە دەستگای نوری حیکمەوە کرد حەسم بە ئارامی کرد بەڕاستی زەوەکی ئیمانیە چونکە هەم تەعلیمە و هەم پەروەردەشە تامێکی ڕوحی بە ئینسان دەبەخشی کاتێک دەسمە دەستگای ڕۆشنبیری نوری حیکما بەڕاستی هەتا دەمرم من هەر خۆم بە قەرزداری ئەو دەستگایە دەناسم و دەزانم هەر کاتێک کە دەچم لە هەموو شوێنێک دڵم پەیوەستە محەلەقە بە ماڵەوە بەڵام خودی مەکە و مەدینە و دەستگا هۆکارەکە زیاتر ئینشاءالله ئەو شوێنە بەرەکەتە دارە ئینشاءالله ئەو شوێنە خوای گەورە ئەو شوێنەی خۆش دەوێتن
منش خی گەورە لەو کەسانمان بجێڕی کە دڵمان بەو شوێنە محەلقە تەمەشا دەکەم خەڵکانێکی گەلک زۆر ئێستا ڕویان لە دەستگای ڕۆشنبیری نووری حکمە کردیا بێهۆ نییە نمونەکی جوان لەسەرەوەی بینەوە ڕۆژێکیان مدیرێک بەڕێوبەرێک باسی پەروەردە و ئەخلاقی منداڵی یەک لە قوتابیەکانی دەکا دەربزان باوکی و قوتابیانە چێنە بزانام ئەو مندارە چ زۆرە پەروەردەیەک کرایە ئەو نمونەش زەق و ئاشکرایە مناڵەکەش ئاشکرایە کە کوڕی چێە تعجبی سەرسوڕمانی بە قوتابیەکە دێتن بزانام بۆ دەرێت چ ئەخلاقێکی هێت چێ پەروەردەی کردیا بە دوواداچوونی لۆ دەکاتن ئیتر کە کاتێک گازی دایک و باوکەکەی دەکاتن ئەوانش دەرێ وەڵە منداڵی ما لە شوێنێکی لە دەستگای ڕۆشنبیری نووری حکمە دەرسی دەخوێنی و پەروەردەکەی هەر لەوێن دەرەیە ئەزە ئیتر بەڕێوبەرەکەش بڕیاردەدا هەر لەو ڕۆژیدا منداڵەکەی خۆی لەو شوێنێدا ناونووس بکاتن ئێساش بەردەوامە خی گەورە نمونەیان زیادکە خی گەورەی سقامەیان پێبەخشی هیوادارم ئینشاء الله خی گەورەی زیاتر سابتیان دەکەن لەسەر ئەو ڕێبازە لەوەی لە بیرمان نەچیتن ئەوانە لای خی گەورە مەئزورن پاداشتی وانە ئەمن چەند برێم سوپاس بە سوپاسی من چ شتێک نایەتە گۆڕێ بەس پاداشتی وانە لای خی گەورەیە ئەوە بەسە لە بەوان خی گەورە نمونەیان زیاد بکاتن خی گەورە پاداشتی بە خێریان بداتەوە بەڕاستی معنەی کە خی گەورە پێغەمبەری خی صلی الله علیه و سلم دەفەرموێت باشترین کەس ئەو کەسەیە کە خۆی فێرە قورئان دەکا و خەڵکیش فێر دەکا خەیڕکم من تعلم القورئان وعلمه ئەو زەمە تەمەشا ئەدی دەربارەی حیفزەکەی ئەدی دەربارەی پوختەی تەفسیرەکەی ئەفزەلیەتی زۆر زیاترە لە خوێندنەکەی ئەو مامۆستایانە کە ژیانی خۆیان تەرخان کردیا مامۆستا هەیە 3 ڕۆژ دێتن مامۆستا هەیە 4 ڕۆژ دێتن ئینشاء الله مەئزورن لای خی گەورە يا زكريا إنا نبشرك بغلام اسمه يحيى لم نجعل له من قبل سميا لا سرتاوە برێن لە مەرحەلەیەکی کولیە بووم کە دەستم پێ کرد ئەوەش یعنی دەگەڕێتەوە لە ئەوەی کە خوشکەکەم سەرەتا دەستی پێ کرد هاوڕەیەکمان برێن کە لە کولیە لە گەرمان بوو ئەو مامۆستای شەریعە بوو چوین برێن لە لایوی دەستمان پێ کرد خوشکەکەم دەرسی دەخیند ئەمنیش بە واستەی ئەو چوم ئیتر لەوێ دەستم پێ کردو لە مەرحەلەیەکی کولیە ئەلحەمدولله پاش لە هەتا کولیم تەواو کرد تقریبا 70 جزئم لەبەر کرد بەس دوای ئەوەی کە شوم کرد و برێن محەممەدیشم بوو ئەو جە تەواوم کرد ئەلحەمدولله یعنی تەمەنم 30 ساڵ بوو ئەمە طبعا دەبێت لە ماڵ شوێنێک هەبی یعنی تایبەت بێ ئەمە سەرەتا ماڵمان لە شوێنێکی دیکە بوو کاتێک محەممەد دەستی بە قورئان خوێندن کرد ئەو کاتی شوێنمان زۆر گچکە بوو یعنی زۆر جار کێشەمان لێ دروست دەبوو مثلا منداری گچکەمان هەیە منداڵەکان یعنی نەمان دەتوانیت جەوەکی وا بڕەخسێنین کە ئەو بتوانێت بە ئاسوودەی بخوێنی بەڵام ئەلحەمدولله سوپاس بۆ خوای گەورە هەر چۆنێک بێت توانیمان یعنی کەشەکە وارابێنین کە بتوانێت واجباتی خۆی بکە ڕۆژانە باوکی زیاتر ئەو یعنی ئەو هاریکاریی هەبوو بەڵام منیش لەوەی بێبەش نەبووم یعنی زۆر جار یارمەتیم دەدا مەسەڵەن کە مڕاجعی دەکردەوە پرسیارم لێ دەکردن و مەسەڵەن لە چ شوێنە گاڵەتی بکردەوە بۆمان ڕاست دەکردەوە و ئەلحەمدولله تا ڕادەیەک باش بووم بەس زیاتر باوکی یارمەتی دەری بوو هیچ شتێک نابتە بەربەست بۆ لەبەرکردنی قورئانی پیرۆز مهم دەگەڕێتەوە سەر ئەو کەسەی کە چۆن کەسەکە خۆی یەکلایی بکاتەوە یعنی هەر کە ئینسان دەست بە لەبەرکردنی قورئانی پیرۆز بکە هیچ شتێک نابتە بەربەست نە منداڵ نە ماڵی بچووک نە ئیش نەکار هیچ شتێک نابتە بەربەست ئەمە کاتی خۆی کە من و خوشکەکەم برێن دەستمان بە لەبەرکردنی قورئانی پیرۆز کرد ماڵی یعنی ماڵی بابم شوێنەکەمان زۆر گچکە و نەگونجاویش بوو زۆر بە زەحمەت توانیمان لەبەریکەن یعنی ماڵێکی قەرەباڵغ شوێنێکی بچووک بەڵام ئەلحەمدولله سوپاس بۆ خوای گەورە هەر توانیمان یعنی هەر شتێک بێ ئینسان دەتوانێت بەسەریدا زاڵ بێ
پەیام لەو هەموو دایک و باوکە بەڕێزەکان یعنی ئەوانەی کە دەڵێن مەسەرەن منداڵەکەمان لەبەر خوێندنیان لەبەر ئەوەی شوێنمان بچووکە یان لەبەر ئەوەی مەسەلەن هاتوچۆی زەحمەتە پەیام بۆ هەموو ئەو دایک و باوکە بەڕێزانە ئەوەیە کە هیچ شتێک نابتە بەربەست بۆ ئەوەی تو منداڵەکە لە سنتەرێک یان لە هەر بنکەیەک بیدا بنێ بۆ ئەوەی فێری خوێندنی قورئانیان لەبەرکردنی قورئانی پیرۆز بیتن هیچ شتێک نابتە بەربەست هیوادارم دایکان و باوکان لە جیاتەوەی منداڵەکانیان یعنی سەرخەڵ بن بە شتێکەوە مەسەلەن کە شتێکی هاکەزایە یعنی شتێکە کە هیچ سوودی نییە بۆیان لە جیاتی وەی کاتەکانیان بەوەی بەسەر ببەن بیبن لە شوێنێک مەسەلەن لەو بنکانە لەو سنتەرانە دابنێن بۆ ئەوەی دوا ڕۆژیان عنی ڕووناک بێ دوا ڕۆژیان گەشت بێ فێری لەبەرکردنی قورئانی پیرۆز بن. إذ نادى ربه نداء خفيا قال رب إني وهن العظم مني واشتعل الرأس شيبا ولم أكن بدعائك رب شقيا أتأمرون الناس بالبر وتنسون أنفسكم وأنتم تتلون الكتاب أفلا تعقلون. كيف الشيطان واستعين بالصبر. أعوذ بالله من الشيطان الرجيم واستعينوا بالصبر والصلاة وإنها لكبيرة إلا على الخاشعين الذين يظنون أنهم ملاقو ربهم وأنهم إليه راجعون. يا بني إسرائيل اذكروا نعمتي التي أنعمت عليكم وأني فضلتكم على العالمين. الذين يقولون ربنا إننا آمنا فاغفر لنا ذنوبنا وقنا عذاب النار. الصابرين والصادقين والقانتين والمنفقين والمستغفرين بالأسحار شهد الله أنه لا إله إلا هو والملائكة وأولو العلم قائما بالقسط لا إله إلا هو العزيز الحكيم. بسم الله الرحمن الرحيم. بناي خوي قورة مهربان دانري أرز وراقري أسمان. سەرەتا سوپاسی خی گەورە دەکەن الحەمدوللا کە ئەو شوێنەی بە ئێمە بەخشیوە کە دەتوانین تێدا خزمەت بکەین و سوپاسی ئەوەی بەڕێزش دەکەن کە هاتینا بێرەدا کە خەڵکی ئاشنا دەکەم بۆ دەستگای بەڕاستی لەو دەستگای الحەمدوللا بەشێکمانێ بەشی بەهرەداران ئەنی ئەوانی لەتوانیاندا دەتوانن قورئانی لەبەر بکەن بە ساڵێکیان بە 2 ساڵ یان هەر کاتێکا دەتوانن بەهاری خۆیان لێرە تاقی بکەن ئینشاءالله ئەمە لە خزمەتیاندا دەبین ئەم وەکو خزمەتکارێکی قورئان لە وەکو خزمەتکار نەگوو مامۆستا چکەمە ناگەینە مامۆستایان خزمەتکاری قورئانی لەو بەشەی کە قوتابێک بێ لە خزمەتیدا دەبین ئینشاءالله. ئێمە وەکو برێن بەشی بەهرەداران بەرنامەمان هەیە لە 8 ساڵی هەتا 11 ساڵی ڕوبعیشیان پێ لەبەر دەکەین لە 11 ساڵی هەتا وەکو 12 ساڵ و 13 ئەوە 2 ڕوبعیان لە پێ لەبەر دەکەن ئەوەش لە توانایدا هەیە تەڵەبەمانی الحەمدوللا توانایە لە 15 ساڵی دەتوانی ئەفتانە 3 ڕوبع یان نیو جزئی قورئانی ئامادە بکاتن هەیەش لەوانێ دەتوانی جزوەک لەبۆی لە مارێژ یارمەتی دەدەن چکە ئەو دەستگایارەوە نییە برین هەفتەی ڕۆژێک بێت کوان قورئانەکە دەورکاتە دەبی لە مارێژ یارمەتیان بدەن کە ئەو قوتابیانی لە ماری یارمەتیان دەدا کە بابە خوشکە برایە یارمەتیان دەدەن ئەمەش لێرکوان ئینشاءالله پێیان مڕازعە دەکەین و پێیان لەبەر دەکەین ڕۆژە ئەفتانەیە لێرکوانە. ئەمە ئەو سیستەمە ئاەتی رب العالمین خی گەورە دەفەرمێ وفي ذلك فليتنافس المتنافسون عنی ناو قوتابیەکان متنافسە هەیە بەتایبەتی لە بەشی بەهرەدانان الحەمدوللا کە خی گەورە ئەو فەزیلەی لەگە ئێمە کردیە خۆش دەزانین کە منافسە هەبوو ئەو هەوڵ دەداتن ڕوبعش لەبەکە و هەوڵ دەدا 2 ڕوبعی لەبەکە هەتا وەکو ئێستا من قوتابیانمان دێت یعنی وهم منافسەی دەکەن کە هیچ غەڵەت نەکەن عنی زارۆمە ئەفتانە ئەو ڕوبعیان لەبەریان 2 ڕوبعیان لەبەرە لەسەر 5 دەرەجەیان زارۆ دەکەینە 10 دەرەجە لەبەریان دەکەین عنی تەڵەبە هەیە باوەڕکە 9 دەینیت 9 دەینی هەر پێی ناخۆش دەبی لا دەیەکەی بینم یعنی ئەوە زۆر لێرکوانە دەور دەبینیتن کە ئەو قوتابیانە دەتوانن لەبەر بکەن ئینشاءالله. سوپاس خی گەورە دەکەم الحەمدوللا من وەکو کەوا قوتابیەک بووم لەو دەستگایی لەژێر ڕۆشنایی ئەو فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێتن خەیرکم من تعلم القرآن وعلمه باشترین کەس ئەو کەسێکەوە فێرە قورئان دەبی خەرش فێر دەکات الحەمدوللا منیش وەکو قوتابیەک لێرە کە لە دەستگای نووری حکمە بیمە تەواوم کردی ئێستاکەش کە لە خزمەت قوتابیان داینا ئەوانش ئینشاءالله وە دەکەن کەوە
زیاتر و زۆرتر بێن کە و قورآانی دەور بکەنەوە و ئەو قوتابیانەشمان ئەوها ئامادە دەکەن ئینشاءالله کە تەواویان کرد نێرێت تەواو شادەکەمەوە گورت بسنومارێ نە کە تەواوت کرد ئەو زیاتر دەبی مراجعەت هەبی زیاتر دەبی قوتابیان پێ بگەینیتن لە ڕێگای پەیامان بۆ خەڵکی کوردستانی خۆشەویست هەموو تاکێکی خۆشەویست بێن لەو دەستگای ئینشاءالله لەو ڕووبارەی کەوا ئەوانش ئەو بخۆنەوە بەڕاستی شوێنێک الحەمدولله لە فەزل خوای بەزیاد ئیخلاسیەتی تێدایە لەو دەستگای ئینشاءالله خوای گەور لە هەموو لاش قبول دەکاتن و ئەو دەستگای الحەمدولله تا ئێستاکە بەرنامەی باشی هەیە کە خزمەت بە قورئان دەکاتن و ئەو دەستگایەکەوە بەش ئیداریەکان و هەروە شتەکانیان برێن جەدوەڵەکانیان زۆر ڕێکوپێکە الحەمدولله ئێستاش الحەمدولله فەزلشی خوای گەورەیەکەوە لەگە ئێمەی کردیەوە ئینشاءالله ئەوانەی کەوا بە تەمانە دەست بە قورئان بگرن بێن لێرکوان ئینشاءالله خزمەتان دەبین بە شەو بەڕۆژ ئینشاءالله لە خزمەت داینە والله الحەمدولله فەزلی خوای بەزیادوی ئێستاکە لە خۆت دەزانین دنیا پێشکەوتووە الحەمدولله کە جگە لەوەی کەەوە ڕوبەڕوو باشترین شتێکەوە قوتای بەرامبەر مامۆستا بنووشتن بیرێتەوە بەس الحەمدولله ئێستاکە ڕێگای گروپات هەیە و ڕێگای ئەنتەرنێت هەیە زۆربەی مامۆستاکانمان الحەمدولله گروپیانەیە لە گروپ ئەگەر شتێک بێ ئاگادار یەکتر دەکەنەوە و ئەگەر لەبەرکردنەکەشیان دەتوان مراجعەکەشیان لەگە مامۆستای برێنەوە یعنی بۆ ئەوەی هیچ غیاب نەبن هەفتەیە غیاب نەبیان ئەوەک نەبێتن و الحەمدولله کەسێکیش ئەگەر بە نوری خوای گەورەوە خەریک بوو بەتەکید یعنی ئەگەر ڕۆژیانی سێشەمان هەوڵ دەدا ینی تەمەنا دەکات سێشەم بێتن لەکە مامۆستای قورئانەکەی برێتەوە ئەوەش فەزلەکە خوای گەورە الحەمدولله لەگەڵ کەسانێکە کەوا ڕووی لە قورئانن خوای گەورە لەمو لاش بکە ئینشاءالله لەژێر سایەی ئێستاما ڕەبوو ڕێشەی عومرم نەمامی تازەی لێ دەبێت دو ساڵ نۆمانگە بە فەزلی خوای توانم ڕای دروست تەواو بکەم الحەمدولله هەموو دێرە تەواو کرد زۆر باش قوتابی محەممەد لەشکری زرار لە قۆناغی گەنجانی ڕۆژی شەممە و سێشەممە پلەی یەکەمی بەدەستێناوە بە تێکڕای نمرەی 99 و هەروەها لە پێشبڕچەی قورئانی پیرۆز لە ئاستی 28 جوزئی توانێتی 99.5 بەدەست بێنێت. ئەو جەماعەتەکەی قورئانی پیرۆز لەبەردەکردن لە برای خۆم نزیکتر بوون یعنی زۆرم خۆش دەویستن هەست دەکرد کە کوبری برایەکی خۆمن لەبەر ئەوی لە بەسای قورئان یەکترمان ناسی بوو بەسای قورئانیش یعنی بەیەکەوە بەردەوام بووین لەبەر ئەو هۆکارەش ئەمە بەردەوام یعنی منافەسەمان دروست دەکرێت تاکو بتوانین زیاتر پەرە بەخۆمان بدەین و زیاتر بەرەو پێش بڕۆین ڕاستەکەی دەستگای نوری حیکمە ئەگەر بێت بتوانێت قورئانی پیرۆز بخوێنی باشترین شوێنە لەبۆ لەبەرکردنی قورئانی پیرۆز زۆر سوپاسی ئیدارە و مامۆستاکانی دەستگای نوری حیکمە دەکەم لەبەر ئەوی بەڕاستی زۆر خەمخۆرن واروەها بە هەموو شێوەیەک یارمەتی قوتابی دەدەن واروەها هیواداریشم کە خەڵکی بەگشتی ڕوو لە قورئانی پیرۆز بکەن و یەک لە باشترین ئەو شوێنانەش دەستگای نوری حیکمە بۆ فێربوونی قورئانی پیرۆز لەژێر سایەی ئێستاما ڕەبوو ڕێشەی عومرم